بە درێژایی مێژوو ئەوەی کە ڕۆڵی هەبووە لە ئاراستەکردنێکی دروستی مرۆڤەکان و کۆمەلگە تەنها زانایانی ئاینی بوون. تەنانەت لە دەوڵەتی ئەمەوی و عەباسی و عوسمانیەکانیشدا زانایانێکە دڵسۆزی خاک و میلەت و کۆمەلگەکە بوون لەلایەن دەسەڵاتدارە دنیاویستەکانەوە خراونەتە سووچی زیندانەکان یا شەهید کراون. ئەمە شۆڕ بۆتەوە تا مستەفا کەمال ئەتاتورک و تام سەردەمەش لەگەڵەوەی ڕۆڵێکی زۆر باش و ئیجابی لە کۆمەلگەدا دەگێڕن، کێشە و تاوانە کۆمەڵایەتیەکان بەرەو کەمبوونەوە دەبن، جیابوونەوە و خیانەتی هاوسەرگیری قێزەون و ناشرین دەکەن، مادەی هۆشبەر و دەیان ڕووداوی دیکەی ناخۆش و بێزراو لە بەرچاوی تاکەکان دەخەن و دەیبغزێنن. بەڵام لەگەڵ ئەو هەموو بێڕۆڵکردنەشیاندا هێشتا زانایانی ئاینی جێی متمانە و جێی دڵسۆزی و جێی ئەوەن کەوا خەڵک هەر بە پێشڕە و پێشەنگی خۆیانی بزانن بۆ ئەوەی کۆمەڵگەکەمان لەمە زیاتر بەرەو هەڵوەشان و بەرەو شیرازەبسان و بەرەو هەڵدێران نەچێت. بەرپرسیارەتی زانایانی ئاینی لە کۆمەڵگەدا تەوەری یەکەمی بەرنامەکەمانە بێ بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدوڵڵا حەمەموراد، زانای ئاینی. مامۆستایان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون. خۆی گەورە موفقتان بکات. سوپاسدانەکەم بۆ ئەم دەرفەتش. مامۆستا بۆچی لەگەڵ ئەو هەموو ڕۆڵە باشەی کە مامۆستای ئاینی ڕۆڵی دادگا و ڕۆڵی توێژەری کۆمەڵایەتی و حتا توانین بڵێن ڕۆڵی پۆلیس لە نەهێشتنی تاوانە کۆمەڵایەتەکان نابینێ، بەڵام هەمیشە دەسەڵات بە چاوی بەجۆی لە جۆرەکان گومان و دوژمنایەتیەوە سەی زانایانی ئاینی کردواتە هەمیشە بێڕۆڵ و بێپێگەیانەکە. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وصلى الله وسلم على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. سپاس بۆ جەنابتان بۆ ئەم دەرفەتەی کە بۆ ئێمەتان ڕەخساند و بۆ هەڵبژاردننی ئەو بابەتە هەستیار و گرنگەی بە تایبەتیش لە ئەمڕۆدا کە زۆر پێویستە ئێمە قسە و ڕاوە و شرۆڤەی لەسەر بکەین کە ئەویش بریتە لە دەوری زانایان لە ئیسلاح و لە چاکسازی لە ناو کۆمەلگادا چییە و چی دەبێت. سەرەتا پێم باشە تعریفێکی زانایان بکەین کە زانا کێیە و زانایان چۆن پێناسە و تەصنیف و ڕوتبەی زانایانیان دیاری کردووە. ئەگەر لە قورئانەوە دەسی پێ بکەین تەماشاکەین خۆی پەروەردگار زیاتر لە 25 ئاەت لە وەصفی زانایاندا باس دەکات. ئێمە هەمویان شرۆڤە ناکەین، بەڵام یەکێک لەوانە خۆی پەروەردگار پێمان ئەفەرمێت ئینەما یەخشە الله من عیباده العولەما، واتە ئەو کەسانەی کە زۆرتر بەرپرسیارەتی هەڵ ئەگرن لە ناو کۆمەلگا و مجتەمەعدا بریتین لە چینی زانایان، چونکە مەسئولیاتی دنیا و قیامەت لە ئەستۆی ئەم چینەدایە. خاڵی دووهەمیان خۆی پەروەردگار ئەیانکا بە چینی سێهەم لەسەر شاهیدیدان لەسەر وەحدانیەتی خۆی. شهد الله أنه لا إله إلا هو والملائكة وأولو العلم قائما بالقسط. واتە فەزڵ و گەورەی زانایان لە چەندەها ئاەتدا خۆی پەروەردگار دەری دەخات. و پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسسەلام پێمان ئەفەرمێت العولەماء وەرەثەة الأنبیاء، عولەماء ئومەتی کە ئەنبیا و بەنی ئیسرائیل. واتە فەزڵ و مەکانەتی عولەما و زانایان ئەبێ خەڵکی لێی تێ بگات کە لە چه ئاست و لە چه مەکانەتێکی گەورەدایە. و ئیبن عوثەیمین ڕەحمەتی خۆی گەورەی لەسەر بێت تەصنیفی عولەما ئەکات ئەفەرمێت عولەما و زانایان ئەبن بە سێ بەشەوە. بەشی یەکەمیان پیان ئەوترێت عولەمای میلەت، بەشی دووهەمیان پیان ئەوترێت عولەمای دەوڵەت، بەشی سێهەمیان پیان ئەوترێت عولەما و ناس. جا شرۆڤەیان دەکات عولەمای میلەت کامەیە؟ ئەوەیە کە حکم فتوا قسەکانی هەمووی لەسەر مەسادیری کتاب و سنە. ئەوە ئومێدەکەین ئینشاءڵڵا ئێمە و هەموو زانایانیش لە ڕێزی ئەو عولەمای میلا بین. عولەمای دەوڵەش کە ئەمڕۆ زۆرێک لە دەوڵەت و ئەتوانین بڵێن بە تاریخی مێژووی مرۆڤایەتی هەمیشە زانایان ئەوانەی کەوا ملیان نەداوە بۆ دەسەڵات هەمیشە ڕاپێکی زیندانەکان کراون، یان پەراوێز خراون، یان ئیغتیال کراون. و ئەوەش مێژوو سەلماندوویەتی لەبەر ئەوەی حکام هەمیشە ئیشی لەسەر ئەوە کردووە کە زانا چۆن فتوا و ڕێگەی بۆ خۆش بکات
بۆ دەستبەردارکردنی زوڵم و تاوانەکانی و شاردنەوەی هەندێک لە کار و کردەوەکانیش. عولەمای سێهم کە ئیبن عوثەیمین ڕەحمەتی خوای گەورەی لەسەر بێ ئەفەرمێت پیان ئەوترێ عولەمای خەڵک، واتە هەندێک خەڵک بە ناوی زانایانەوە تەنها بە ڕەسم زانان، ئەوانە ئەکەونە شوێن خەڵک، شوێن چینێک، شوێن چینێکی دەوڵەمەند، شوێن چینێکی دەسەڵاتدار یا دەستڕۆیشتوو بە مەیلی ئەوان وەکو کردواتنی خۆمان ئەڵێ ئەی شەرعێنن بۆیان، ئەگینا لە واقعدا ئیشەکانیان وانە. ئەگەر تەماشای ئیمامی عومەری کوڕی خەتاب بکەین ڕەحمەتی خوای گەورەی لەسەر بێ فەرموویەتی بە درێژایی مێژوو سێچین ئەبنە ئەسبابی ئینهزام و داڕوخاندنی مجتەمەع و کۆمەڵگا. یەکێک لەوانە زلەتی عالمە، واتە عالم کە خۆی زەلیل بکات، عالم کە خۆی بچووک بکاتەوە، عالم مەکانەتەکەی خۆی لەدەست بدات، عالم نەزانێت چۆن قسە بکات، نەزانێت چۆن تەوجیهی کۆمەڵگا و مجتەمەع بکات، ئەو کاتە ئەبێ زەلیل بێ لە بەردەم حوکامدا. ئەو کاتە یەهدم الئیسلام بزلەتی العالم، واتە ئیسلامیش ئەڕوخێنێت، نەک تەنها خۆی ڕوخاندووە. دووهەمیشیان ئەفەرمێت جیدالی منافقەکان، واتە زۆر خەڵکان هەن لە ناو ئەهلی عیلمدا خۆیان بە ئەهلی عیلم ئەزانن، بەڵام تەماشاکەی مناقەشە و جیدال لە بینی یەکتریە ئەکەن و بەڵگە و تەویلات لە قورئان، تەویل واتە ئینحرافات لە تەویلی قورئانە ئەکەن بۆ ئەوەی کەوا بیسەلمێنن کە ئێمە صحیحترین و ڕاستترین و ئەساسی وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ليلا بدەن. سێهەمیشیان ئەئیمەة المضلین، ئەوانەی کە هیچ علمیان نییە. ئەفەڕەئەیتە من اتخذ إلهه هەوا، بە مەیلی خۆی قسە ئەکات، چۆن پێی باش بێت لەو بابەتانەوە. جا ئەمە مەکانەتێکی بچووک بوو لە مەسئلەی ئەهلی عیلمدا کە خوای پەروەردگار و سەلەفی صالح و سەحابەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام چۆن تەماشای زانایانیان کردووە. کەواتە مامۆستا بێڕۆڵکردنی زانایان ینی لەلایەن کۆمەڵگە و دەسەڵاتەوە ئەمە تا چەند وای کردووە کە کێشەکان زیاتر بن لە کۆمەڵگەدا. وەگەوەی کە بەڕێزی پێشتر ئاماژت بۆ کرد کە چینێکیان هەیە ژێردەستەن و واتە ژێردەسەی دەسەڵاتن، ئەمانە تا چەندە هۆکار بوون بۆ ئەوەی کێشە ئاڵۆزیەکانی کۆمەڵگە ئێمە زیاد بکات. ئەتوانین ئەو پرسیارەی جەنابەت لە دوو بڕگەدا وەڵام بدەینەوە. بەشێکیان ئەگەڕێتەوە بۆ پاراستنی مەکانەتی عولەما بۆ خۆی، بەشی دووهەمیان بۆ دەسەڵات ئەگەڕێتەوە، چونکە هەر کاتێک چونکە عولەما زانایان وا تعریفیان کردووە قووەتون و قودوەتون. زانا ئەبێ قووەتی هەبێت، بە قووەتی عیلمەکەی جێگەی خۆی ئەکاتەوە، بە قووەتی عیلمەکەی ئەتوانێت مەکانەتی خۆی و جێگە و پێگەی خۆی ئەگەر تەماشای مێژوو بکەین لە تاریخدا هەمیشە ئەو زانایانەی کە قووەتی عیلمیان هەبووە هەمیشە سەرمەشق بوون، هەمیشە دەسەڵاتیش مەمنونیان بووە، هەمیشە دەسەڵاتیش چاوەڕوانی فتوا و قسەکان و ئامۆژگاری و نەسیحەتەکانیان بووە. بەشی دووهەمیان نایشارینەوە کە دەسەڵاتی ئەم سەردەمە بە تایبەتی هەوڵی زۆر ئەدا کە غەزوی فیکری لە بینی لەسەر گەنجەکان لەسەر لاوەکانمان بکات، ئەویش لە ڕوانگەی ناشرینکردنی زانایان و لە بەرچاوی خەڵکی. چونکە یەکێک لە زانایان ئەفەرمێت ئەگەر بتەوێت کۆمەڵگاکەت بەرەو دواوە ببەیت و خەڵکی لە دەوری ئەهلی عیلم و عولەما کۆ نەبێتەوە، وەرە زانایان ناشرین بکە، صفاتی خراپیان بدەرە پاڵ. ئەگەر تەماشای ژیانی پێغەمبەری خوا بکەین صلی الله عليه وسلم، یەکەم صفاتێک کە بۆ پێغەمبەری خۆیان بەکارهێنا کەلیمەی شێت بوو، کەلیمەی ساحیر بوو، کەلیمەی جادوگەر بوو، کەلیمەیەک بوو کە ئەمە ئاگای لە دنیا نییە، لە ژیانی دنیا نییە و حەزارەت و پێشکەوتنی دنیای پێ باش نییە، هەمیشە حەز ئەکا لەو شتە کۆنانەی کەوا باس بکرێت. بەڵام کاتێک کە ڕوبەڕوو ئەبێتەوە تەماشا ئەکا ئەمە یەک دنیا حەزارەت و پێشکەوتن، یەک دنیا ئامۆژگاری و نەسیحات، یەک دنیا ڕێنمونی جوانی لە بەردەما هەیە. بۆیە زانایان ئەفەرمون ڕەحمەتی خۆیان لەسەر بێت، عولەما هەم ئەبێت ڕێنمایی کار بێت بۆ دەسەڵاتیش و بۆ خەڵکیش، ئامۆژگاریکەر و واعظ بێت بۆ خەڵکیش، و لە لایەکی تریشۆ قودوە بێت، ئەبێ ڕابەر بێت، ئەبێ ڕابەرایەتی کۆمەڵگا و مجتەمەع بکات بە دەوڵەتیشۆ، ئەبێت دەوڵەت ئینتیزاری ڕاو بۆ چوونەکانی زانایان بکات کە چۆن دەوڵەت بەرەو پێش ئەچێت.
زۆر باش مامۆستا حکمت و دانایی لە کاری پێغەمبەران و زانایان یەکێکە لەوانەی کە خی گەورەتەنان لە قورآنی پیرۆزیشدا فەرمانی بە پێغەمبەرەکەمان کردووە صلی الله علیه و سلم تەنانەت بە موسی و هارونیش فەرمان کە ئەیان نێرێ بۆ لای فیرعون بە زمانێکی لەین و نەرمونیان بۆ ئەوەی زیاتر یاخی نەبێت. زۆر جار لە کۆمەڵگەی ئێمەدا کۆمەڵێ زانا و معەممەمە بینین کە بە زمانێکی زۆر ڕق و تند بەرامبەر بە خراپەکارەکانی کۆمەلگا وەستنەوە زیاتر وەکو چۆن خوا فەرمی با فیرعون یاخی نەبێ ئەمان خەڵکێکی هەیە بەرامبەر بە ئاین زیاتر یاخی و دژ و دڵپڕلەقی نەبێ. هەر بۆ لە چەند ڕۆژی ڕابردوودا زانایەکی ئاینی بەرامبەر بە پیاوێکە بە ژنەکەی بە سفوری دەچێتە دەرەوە قسەیەکی زۆر نەشیاوەکە و لە چەند مانگی ڕابردووشدا بەرامبەر بە هونەرمەندێکی ئافرەت وشەیەکی زۆر خراپتر بەکارێنێ. ئایا زانای ئاینی لە بەرامبەر خراپەی کۆمەلگەکە ئەگەر خراپیش بێت دەبێت ڕۆڵی ئەوە بەو شێوەیە تونند و تیژ و زمانی زبر و قسەی نەشیاو بکە؟ بەڵێ ئەسڵەکەی ئەبێ بگەڕێنەوە بۆ ئەوەی کە ئیشی زانا چییە، مهمەی زانا چییە و ئەو فەرمانەی کە لەسەر زانایە و ئەو واجبەی کە لەسەر عولەمای دینە ئەبێ چی بێ لە ناو کۆمەلگادا. یەکەمیان بریتیە لە الدعوە والتەبلیغ يتلو عليهم چونکە ئەمانە ئیشی پێغەمبەران ئەکەن. لقد من الله على المؤمنين إذ بعث فيهم رسولا يتلو عليهم آياته. یەکەمیان بریتیە لە گەیاندنی دینی خوا. ئەم دعوەیە شوان ئەبێت ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة. ئەم گەیاندنە بە زبانی زبر نابێت، بە تەشهیرکردن نابێت. ئەی بەچی؟ ئەگەر تەماشا بکەین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ماوەی 10 ساڵی ڕەبەق لە مەکەی مکەڕەمە زیاتر لە 10 ساڵ واتە 13 ساڵیش بانگەوازی ئەکرد بۆ لای بتپەرستەکان. نەی ئەفەرموو ئێوە ئەمانە بتن، هیچ ئەمانە دارن، ئەمانە بەردن، واتە بەم تەعبیراتانیش کە لە حەقیقەتی شاوا بوو پێی نەئەوتن. ئەیوت وەرن ئێوە عیبادەت بۆ خوای پەروەردگار بکەن، ئەم خواوەندانەی خۆتان لابن، واتە هێشتا حورمەتی بۆ بەرد و دار و خواوەندەکانی ئەوان بتەکانی ئەوان دائەنا. لە کاتێکیشە خوای پەروەردگار وا ئەفەرمێت لا تسبوا الله، واتە جنێو مەدەن بە خواکانی ئەوان، بە ئەوانی جنێو نەدەن بە خوای تۆ ئەی محەممەد عەلەیهی السەڵات وەسەلام. کەوابوو ئیشی یەکەمی زانایان ئیشی پێغەمبەرانە کە بریتیە لە دەعوە و لە گەیاندن، وەکو جەنابەت ئیشارەت بۆ کرد کە خوای پەروەردگار بە موسا پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام ئەفەرمێ بچن ئامۆژگاری کێ بکەن. فیرعەون دەسەڵاتداری ئەو سەردەمە، خوای ئەو سەردەمە کە ئەیوت ئەنا ڕەبکم الأعلا، هیچی نەهێشت بوویەوە. بەڵام لەگەڵ ئەوەشدا فەقولوا له قولا لينا لعله يتذكر أو يخشى. يعني بە قسەیەکی نەرمونیان قسەی لەگەڵا بکەن، بەڕق لەگەڵ یان مەدوێن، حورمەتی بگرن، ڕێزی بگرن. ئەگەر تەماشا بکەی لە مێژووی ئیسلامیشدا ئەفەرمێت ئەگەر هەر دەسەڵاتدارێکیش لە کاتی فتوحاتی ئیسلامیە کەوتە ژێر فەرمانڕەوای موسڵمانانەوە ڕێز و کەرامەتی ئەو دەسەڵاتدارە بگرن. وەکو چۆن پێغەمبەری خوا بەرامبەر بە ئەبوو سوفیان کردی، وەکو چۆن پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام بەرامبەر بە ئەبوو سوفیان و بەرامبەر بە عەکرەمە و بەرامبەر بە زۆرێک لەو خەڵکانی کە خراپەشیان بەرامبەر بە پێغەمبەری خوا کرد. لە بەرامبەر بە هێند کە جەرگ و هەناوی مامی پێغەمبەری خۆی عەلەیهی السەڵات وەسەلام دەرهێنا و خواردیشی. بەڵام کاتێکەوە فەتحی مەکە دەکرێت عفواتی بۆ دەردەکات، لێبوردەی گشتی بۆ دەردەکات، دەفەرمێ لا تەثریبە عەلەیکم اليوم. ئەمە ڕۆژی تۆڵەکردنەوە نیە. فەرموو. زۆر باشە. کەواتە ئاستی مامۆستایانی ئێمە لە چه ئاستێکدا لە شێوازی گەیاندنی ئاینی ئیسلام بە هاوڵاتیانە خود بانگەوازکردنی خەڵکی بۆ ئاینی ئیسلام، چونکە هەندێک تا کە بینین بەڕاستی دەڵێت کە هەندێک مامۆستای ئاینی هەیە ئومێد بەخشە، زۆر کاریگەرم بە وتارەکانی، بەڵام هەندێک مامۆستاش هەیە کە ئاینەکە بە جۆرێکە گەیەنێک کە خەڵکی نائومێد دەکات بەوەی کە میتر یانی تەوبە بکات لەوانەیە کەسێکە بێت کە تاوانێکی زۆری کردبێت، مامۆستایەک وای لێ بکات کە ئاسان هیچ لێخۆشبوونێکی نەبێ، بەڵام مامۆستای واشمان هەیە کە ئەوەندە بە جوانی گەێنێت کە ئومێد بەخشە بەو کەسە. کەواتە ئاسی مامۆستایانی ئێمە واجبەکان زۆرن لەسەر زانایان بەرامبەر بە مجتەمع. یەکێک لەوانە بریتیە لە صالحیەت و مصلحیەت، واتە مرۆڤ بەگشتی ساڵحن. هەموو مرۆڤێک فیترەتی ساڵحیەتی تێدا هەیە، فیترەتی چاکیەتی تێدا هەیە، بەڵام هەموو کەس ناتوانێت مصلح بێت، هەموو کەس ناتوانێت چاکساز بێت. ئیمامی مالک ڕەحمەتی خوای گەورەی لەسەر بێت ئەفەرمێت بەو هەموو عیلمەیەوە کە ئیمامی مالک کە فەرمودەکانی پێغەمبەری خوای لە کتێبێکدا بە ناوی ئەلموەطە کۆ کردوێتەوە 10,000 سەحا حەدیثی تێدا هەیە. ئەفەرمێ هەتا 7 کەس لە ئەهلی عیلم
پێیان نەوتم تۆ ئیتر شایەنی هەرگیز ئامادە نەبووم، یعنی ئەو جورئەتەم بە خۆم نەئەدا من فتوا بۆ خەڵکی دەربکەم یان حتا ئامۆژگاری خەڵکیش بکەم. ئیمامی شافعی ڕەحمەتی خوای گەورەی لەسەر بێت لە تەمەنی 15 ساڵدا لە کاتێکە کە لە بەغدادە لەو عاسیمەی کە ئەمڕۆ بووەتە ئەو شڵەژاوی و فەوزاییکەوا بۆی دروست بووە کە ئەو سەردەمانە پیان ئەوترا مەدینەة العلم مەدینەة السەلام، ئەمڕۆ بووە بە مەدینەة الحەرب. ئەوە بۆ لەبەر ئەوەی ئەهلی علم ئەهلی زانای مصلحی تێدا نیە، زانای زۆری تێدا هەیە، بەڵام مصلحەکان تەماشاکەی هەمویان یان شەهید کراون یان دەرکراون یان لە سوچی زیندانەکانان و یاخود ئیعتیبارێکی وایان بۆ دانانرێت، بەڵکو خەڵکانی نەزان ئەمڕۆ کار لەسەر خەڵکی دەکات. جا زانایان ئەوەی کە واجبە لەسەریان کە چۆن هەڵس و کەوت لەگەڵ مجتەمەعا بکەن، یەکێک لەو بابەتانە بریتە لە نەسیحەت و ئامۆژگاریەکانیان، یەکێک لەوانە بریتە لە مینبەرەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، چونکە ئەو مینبەرە تایبەت نییە بە شەخسی ئەو کەسەوە، ئەوە تایبەتە بە عامی خەڵکیەوە، ئەوە مینبەری پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام. دەبێت تۆ بیپارێزیت. پاراستنی پێغەمبەری خوش عەلەیهی سەڵات وسەلام چۆنە؟ نابێ ئینسان ئیشێک کارێک بکات کە خۆیشی و دینەکەیشی لە بەرامبەر ئەوە کە نازانێت چۆن بیگەیەنێت ناشرین بکات، بەڵکو دەبێت ئەو کردار و ڕەفتارانە پیشانی خەڵکی بدات، چونکە خۆی گەورەوەمان پێ فەرمێت. ئەمڕۆ گەورەترین مشکلەی زانایان ئەمەیە کە تەنها قسەمان هەیە، عەمەلمان کەمە. بەعام مسلمانان بەگشتی ئەمڕۆ لە شەرقی ئەوسەددا ئەگەر بچیت مێژوویان بخوێنیتەوە، ئەگەر دیراسەی واقعی ئەمڕۆیان بکەیت، ئەگەر بەحس و باسەکانی ئەمڕۆیان هەمووی لێک بدەیتەوە، هەمووی شتی جوانی زۆری تێدا هەیە، بەڵام ئەی بۆ نابێتە عەمەل؟ کەواتە توانین بڵێن زانایانی ئاینی ئێمە هەمویان وەکو یەکوان یاخودا هیچ زانایەکی ئاینیمان هەیە کە جێگرەوەی پێغەمبەران بێت جێگەی پێغەمبەرانی گرت بێتەوە؟ هەموو زانایان ئەتوانن وابن، ئەمما هەندێک حاڵەت هەیە ئەگونجێت لایان بدات، وەکو عەرزم کردی. بەشێک لەوانە زوعفی خۆی، بەشێک لەوانە کەم عیلمی و کەم تەجاروبی و دەرفەتەکان کە بۆ خۆی ڕەخساوە. من وەکو با بڵێن مامۆستایە کە ئیمام و خەتیبم لە شوێنێکدا، پێم باشە زانایان ئەوەی کە ئەهلی خەتابە بێت، هەتاوەکو تەجاروبی، هەتاوەکو عیلمی، هەتاوەکو تەمەنی نەگاتە ئاستێک کە شارەزایی تەواوی هەبێت لە عیلمی مەقاسدا، واتە مەقاسیدی شەریعە و عیلمی مەئالە، واتە عیلمی مەقاسیدی شەریعە بزانێ ئەم ئایەتە، ئەم فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بۆ چ کاتێک هاتووە، چ کاتێک وتوویەتی، چ کاتێک پێویست بووە. نمونەیەکی بچووکتان پێ دەڵێم کە ئێستاش ئەوە مشکلەیەکی گەورەیە لەناو عالەمی ئیسلامیدا، کە ئەڵێن خەلیفەی موسڵمانان ئیلا هەر ئەبێت عەرەب بێت، ئیلا هەر ئەبێت قوڕەیشی بێت، ئیلا هەر ئەبێت خەڵکی مەککە بێت. ئەمانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەزان لە چ کاتێکا باسی کرد؟ تەنها بۆ ئەو زەمەنە بوو. ئەو کاتە بوو کە لە دوای غەزای حونەین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە فەتحی مەککە گەڕایەوە بۆ مەدینە، ویستی والیەک بۆ مەککەدا بنێت، ئەیزانی لە ناو مەککەدا چەندەها تائیفە و عەشیرەت هەن، تەنها عەشیرەتێکیان توانای دەسەڵاتی زیاتری هەبوو بەسەر ئەوانی ترا هەمویان بەگوێیان نەکرد، خۆ خەڵکی باشتر لەولا هەبوو، بەڵام لەبەر ئەوەی کە ئەمانی تر بەگوێی بکەن هەڵسا فەرمووی با ئەو کەسەی کە ئەبێت بە والی لەم شوێنەدا با قوڕەیشی بێت، بە حتا تائیفەی مەناف بێت و حتا مەکەیی بێت، واتە خەڵکانی دەرەوەی شاری مەکە نەبن، بۆی هەمووی بەگوێ بکەن. زۆر زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا مەلا عەبدوڵڵاه حەمەموراد زانایانی، سپاس بۆ بەڕێزتان کە میوانی یەکەمی تەوەری بەرنامەکەمان بووی. سپاس بۆ بەڕێزتان، سپاستانەکەم و خوا جزاتان باشە.